سلااوان لێبێت دیارە ئەمڕۆ حیزبی زەحمەتکێشانی کوردستان 12مین کۆنگرەی خۆی ئەنجام دەدات و هەوڵ دەدرێت تەنها بە ئەمڕۆ کۆنگرەکە کۆتایی پێبێنرێت. من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەنجامدانی ئەم کۆنگرەیە قسە لەگەڵ هەندرێن شێخ ڕاغب وتەبێژی کۆنگرە دەکەم بزانین کۆنگرەکە چۆنە و کاک هەندرێن سلااوان لێبێت. سلااو لە بەڕێزتان بەخێر بێن. بۆمان باسی کۆنگرەی زەحمەتکێشان بکە ئەمڕۆ چی دەکرێت؟ ئێمە کۆنگرەی ئاساییە بەپێی پێڕەوی ناوخۆیە. ئێمە هەمیشە لە کاتی خۆیدا کۆنگرە ئەنجام دەدەین لە هیچ خۆناغێک و بار و زروفێک کۆنگرە دواناخەین لەبەرەوە بە پێڕەوی ناوخۆ کۆنگرەی ئاسایی حزبە کۆنگرەی 12هەمی حزبە بە پێی ڕێنمایی و ڕێکارەکانی دایرەتی ئەحزاب لە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق. ئەمڕۆ سکرتێر هەڵدەبژێردێ سەرۆکی حیزب یاخود لێرە هەڵناچێت؟ ئێمە هیچ هەڵبژاردنێک لە کۆنگرە ناکەین، هیچ پۆستێک لە کۆنگرە هەڵنابژێرین، تەنها هەڵبژاردن بۆ ئەندامانی سەرکردایەتیەکەین. دواتر ئەندامانی سەرکردایەتی لە کۆبوونەوەکانی خۆی کە دەست بەکارە بێ سکرتێر هەڵبژێرێ، مەکتەبی سیاسی هەڵبژێرێ، بەرپرسی ئۆرگانەکان دەستشانەکە. چەند ئەندام کۆنگرەیە؟ 202 ئەندام کۆنگرەیە لە 15 ئەندامانی کۆنگرە ژنن. لەبەرەوەی ئەمە کە کۆنفرانسی ناوخۆییمان کرد بۆ هەڵبژاردنی ئەندامانی کۆنگرە بە پێی پێڕەوی بەرنامە و ڕێنماییەکانی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بوو. بۆ ماوەی چەند ڕۆژە هەوڵماندا ئەمڕۆ تەواوی کەین، بەڵام ئەگەر هاتوو گفتوگۆ بێر و بۆچوونی هاوڕێیان بەژاری زۆری کرد ئەبێتە 2 ڕۆژ. سەرپەرشتیارانی ئەو کۆنگرەیە مەسەڵەن کۆمیسیۆن کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنی عێراق بەشدارە، لیژنەیەکیان لە ئەوەل خولەکەوە تا ئاخیری لەگەڵمانە بن و حاکم بەشدارە لە هەولێر و نوێنەری حکوومەتی هەرێم بەشدارە. دامەزراوە فەرمیەکان پەیوەست بە دایرەی ئەحزاب هەمویان بەشدارن. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ حیزبی زەحمەتکێشانی کوردستان کە لە ساڵی 1985ەوە دامەزراوە و کات حیزبێکی خەباتگێڕی سیاسی و چەکداری هەبوو کاتە یعنی خەباتی هەبووە لە چەندین شەڕ و خەباتی کوردایەتیا، بەڵام دوایەوەی ئەو حیزبە بەهۆی ئەوەی کە ژمارێکی زۆر ئەندام و لایەنگری لێبووە ئەو حیزبە لە ئێستادا خەبارەی بچووکتر بۆتەوە، بەڵام تا ئێستاش لە خەباتی سیاسی بەردەوامەوە ئێستاش 12مین کۆنگرەی خۆی ئەنجام دەدات بە بەشداری 202 ئەندام کۆنگرە کە 115 ئافرەتن و هەوڵ دەدرێت ئەمڕۆ کۆنگرەکە کۆتایی بێت و دواتر سکرتێری حیزب لەلایەن ئەندامانی مەکتەب سیاسی و سەرکردایەتیەوە هەڵبژێردرێت. قسەی کۆتایی ڤار دەیکات.